ماوەی چەند ساڵێکە کێشەی پیسبوونی ئاوی خواردنەوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان زیادی کردووە. فەرمانگەی ئاوی سلێمانی دەڵێت کێشەی فلتەرێشنی چڕیان هەیە و بەهۆی هەندێک گرفتی مادیەوە نەتواندراوە بۆ پرۆژەکان دابین بکرێت، بەتایبەت بۆ پرۆژەی ئاوەڕۆکان. باز لە هۆکاری گۆڕانی ڕەنگی ئاو و تامی ئاو دەکات، بەتایبەت لە وەرزی پاییزدا. ئێمە هەنگاوی پێویستمان ناوە بۆ ئەوەی کە تەئسیری نەوێ، بەڵام بەداخەوە ئەم ساڵ بەهۆی کەمبارینی بارانەوە لەوانەیە هەندێک کێشە خوا نەخواسە دروست بێ ئەگەر ئەو پیسبوونانە بەردەوام بێ و یاخود ئەگەر هەنگاو نەنرێ بۆ پاکردنەوە و بەتایبەتی دروستکردنی بەڕاستی وێزگەی معالەجەی ئاوی قورس کە با بڵێن زێرابەکانە بەتایبەتی یان ئەوە تا ئێستا لە کوردستانە نییە. ئەوانە دەورێکی باشترین چارەسەرن بۆ ئەوەی کە سەرچاوەکانی ئاو بێگومان لێدانی بیری زۆر و دروستکردنی هەنێ پت لە هەنێ و شوێنی بڵێن چاڵی پیسایی کە پێڵێن دروست دەکرێت لە هەنگێک گەڕەکە، ئەویش بەرهەمێکی با بڵێن پاڵنەرێکی خراپە بۆ پیسبوونی ئاوی ژێرزەوی. زائیدەن ئەو شوێنانی کە سەمادی کیمیایی بەکارێن و ڕۆچێتەوە ناوزەوی یان مخەلەفاتی سەناعی، ئەمانە هەمووی تەئسیری خراپی بێ لەسەر ئاوی ژێرزەویش و سەرزەویش. زۆربەی هاوڵاتیان لە ئێستاە پەنایان بۆ بەکارهێنانی ئاوی دەبە و پەرداخ و فلتەر بردووە کە من ئەوانەی ئاوە بخۆنەوە کە ڕاستەخۆ دەچێتە تانکی سەربان و لە پرۆژەکانی ئاوە دەگاتە ماڵەکان. ئەوانەی فلتەرێشن بۆ ئاو دەکەن دەڵێن جیاوازیە و ئاوەی ئەوان لەگەڵ ئاوی ماڵاندا ئێجگار زۆرە. بەڵێ ئەو ئاوی کە بۆ خواردنەوە بەکاردێ لە هەرێمی کوردستانی لای هاوڵاتیانە مەترسی لەسەرەتی ئەگەر بە وردی بین پشکنینی بۆ بکرێت لە لای لایەنپەیدارەکە تەندروستیەوە ئەوە دەرئەکەوێت سەرچاوی چەندین نەخۆشی ئەو ئاو پیسێکە ڕۆژانە هاوڵاتیان دەیخۆنەوە. ئەو وێنانەی دەیبینن تانکی سەربانی هەندێک شوێنە کە دوای ماوەیەک بەکارهێنان بەم جۆرە قوڕ و لیتەی گرتووە و هاوڵاتیان بەکاری دەهێنن. چالاکوانێکی ژینگە دەڵێت پیسبوونی ئاوی خواردنەوە مەترسیەکی گەورەیە بۆ سەر هاوڵاتیان. ئەم ئاوە بە کۆمەڵی فلتەرێشنی زۆر بەقوەتە تێئەپەڕێت و تا ئەکرێتە ناو بەتڵەکە و ئامادەکرێت بۆ هاوڵاتیان کە بەکاری بێنن. و یەک شتیش ئاماژە پێ بکەم کە بە شێوازێکی زۆر سەرکەوتوو ئەگوازرێتەوە بە هەموو شێوەیەک ڕێگری ئەکرێت لەوەی کە بە هیچ شێوەیەک نابێت تیشتی خۆر بەر ئەو ئاوە بکەوێت کە ئەمە شێوازێکی سەرکەوتووە لە گواستنەوەی ئاوە. خۆشبەختانە ئێمە لای خۆمانەوە لە کۆمپانیاوە لە کارگەوە با بڵین هیچ سارەیەک بۆی نێبێتە دەرەوەی کارگە ئیلا ئەبێ بە شێوازێکی تەواو 100% دابپۆشرێت. ئاوی خواردنەوە کە بە سەرچاوەیەکی گرنگی ڕۆژانەی هاوڵاتیان دادەندرێت نەتواندراوە بەسەرجەم حکومەتەیەک لە دوای یەکەکانی کوردستان کارێک بکرێت ئاوێکی پاک و سازگار بگێنن بە هاوڵاتیان و گرنگی بە پرۆژەکانی ئاو بدرێت. ئەوەش وەکو دەیان کەرتی دیکەی خزمەتگوزاری پشتگوێ خراوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.